بەڵام دیارن هەرۆ نادرا لە کەرکووکم لە گەڕەکی ڕەحیماوە فیشەکێکم بەرکەوت چارەسەرم لێ شوێنێ نەبوو لە دکتۆرەکان بەغدا لە کەرکووک لە هەولێر چوومە زۆر دکتۆر هەمویان گەڕام وتیان چارەسەر نییە ئەتاکو هاتە سەر و حاڵەتی جەوازم دەرکرد کە بڕۆم بۆ هەندستان وتیان لە ئەڵمانیا چارەسەر بکە بڕۆیا هەندستان ئەو شوێنانە ئیلا حەلت لەوەیە شوێنەکەی حساسە دکتۆری چارەسەر ناکە چوومە نەخۆشخانەی لە هەولێر ناوی ناوتیە ئەیان تۆ هەڵناسیتەوە ئەیان 12 عەمەلیات هەیە دووبارە ژیان پێبەخشرایەوە ئەو کاتی تقریبا 7 مانگو یان 5 مانگو هینێتەوە 6 بەڵێ 6 مانگو سۆندەم پێ بوو هەموو گیان سۆنەکان نەزانین لە چووە سۆندە خەریب نمرم دوو جاهاتە حاڵەتی خۆکوشتنم ئەمە شتێ ڕاستیە من ڕاستی قساکەم دوو جاهاتم خۆم بکوژم چوومە لە بەغدا گەورەترین مستەشفا عینەن هەمووی گەڕاوین و دێ چارەسەرت نییە بە بەڵگەوەژەیە لە کەرکووکیش مەنسوولی هەموویان وتیان ناکرێ ئەم عەمەلیاتە ناکرێ ئیتر کەسە هات بۆ لامانوتی دکتۆری یونس کۆبرلی لە نەخۆشخانەی پزیشکی فاروقە لە سلێمانی ئیلا مەگە ئەوە حەلتکە در هاتینە ئێرە حاڵەتەکەمان بۆ کات دکتۆر باس کرد حاڵ مەسەلەمان وایە وتی چەند لە دوورەوتم مەترێکی شەکەکە لێم دوور بوو ئیتر لەخوا بەزادی عەمەلیاتنی کرد بە خلالی 19 ڕۆژ هەستامەوە سەر پێی خۆم یەک کێشەم نییە یەخوا دوو کات دکتۆر منی هەستاندەوە سەبەبێ بوو بۆ یەک هەڵسم و ژیانی پێم بەخشیەوە خۆی گەورە کێشەم نییە یەک عیب و بەڵام ئەیانت دکتۆرەکان بەغدایان پیاوەتی نامینە یەکێ مناڵت نابێ یەکێ نازانم چیت نابێ بەس دەو خوای بەزەد یەک کێشەم نییە و بەڵام عیبی نییە من و کوڕەکەی زاران أنا الدكتور يونس كوبرلو اختصاصي جراحة المسالك البولية والعقم في مدينة فاروق الطبية. حضر المريض قبل 3 أشهر إلى عيادتي في مدينة فاروق الطبية وكان يعاني من طلق ناري في الحوض متسببا بقطع الإحليل وقطع الجزء الأسفل من الحالب، وكان المريض في حالة نفسية سيئة جدا لأنه كان يعاني من وجود القسطرة في أسفل الصورة لمدة 5 أشهر. وبعد إجراء الفحص السريري والفحوصات الشعاعية تحدثت مع المريض بالنسبة لإجراء العملية، وكان سعيدا جدا عندما أخبرته بأن الحالة يمكن علاجها بعملية واحدة فقط، لأنه حقيقة في بعد مراجعتي لعدة مراكز ولعدة أطباء فكان رأيهم بأنه يحتاج إلى عدة عمليات، حتى واحد من الأطباء تحدث عن 10 أو 12 عملية لتعديل هذه الإصابة. ولكن بعد إجراء العملية وباستخدام الإمكانيات الموجودة في مدينة فاروق الطبية قمت باستخدام 3 أنواع من النواظير، 2 مرنة، الناظور المرن للمثانة والناظور المرن للحالب وكذلك الناظور الصلب للحالب، وباستخدام الليزر تمكنا بتوفيق الله من إرجاع الإحليل إلى وضعه السابع الطبيعي السابق، وكذلك ترميم القسم السفلي من الحالب. وبعد 3 أسابيع قمت بسحب القسطرة، وكان المريض سعيدا جدا بعدما وجد نفسه في حالته الطبيعية مثل ما كان قبل العملية. وشكرا جزيلا.